لە شارۆچکەی پیرماموو لە کەشێکی سارددا دێربی هەولێر لە نێوان پێشمەرگەی هەولێر و هەولێر ئەنجامدرا. سەرەتای یاریەکە ساردیەکی بەخۆیەوە بینی لە ڕووی یاریکردنەوە تۆپ زیاتر لە ناوەڕاستی یاریگە دەبینرا. لە خولەکی 33 ئاکام هاشم تۆپێکی بەسەر ئاراستەی گۆڵی هەولێر کرد. دوای ئەوەی گۆڵپارێزیشی بڕی، بەڵام بەرگریکارانی هەولێر لەسەر هێڵی گۆڵ دووریان خستەوە. دوای یەک خولەک ئیڤان خالید تۆپێکی لە ستونی پێشمەرگەی هەولێردا، هەر بۆیە نیوەی یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم یارزانانی پێشمەرگەی هەولێر دەست پێشخەر بوون لە فشار خستنە سەر گۆڵی هەولێر و لە سێ دەرفەت ڕەواو سەفین و هاوکار سێ هەلی گرنگیان بۆ تیپەکەیان لەدەستدا. لە خولەکی 65 دانا عوسمان توانی یانی هەولێر بە گۆڵێک پێش بخات. بارزان شێرزادیش دەرفەتی ئەوەی هەبوو گۆڵی دووەمیش زیاد بکات، بەڵام تۆپەکەی بە ئاسانی تەسلیم کرد. لە خولەکی 74 لەگەڵ هاتنە خوارەوەی بۆ نێو یاریگا فەرهەنگ وریا بە لێدانێکی جوان گۆڵی یەکسانی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. یاریەکەش تا کۆتایی بەم یەکسانیە درێژەی کێشا و هەردوویانە خاڵێکی یاریەکەیان پێبڕا. پێشمەرگەی هەولێر ماوەی 5 یاریە سەرکەوتنی تۆمار نەکردووە و خاوەنی 13 خاڵە و هەولێریش هەرچەندە لە دەرەوە یاریگای خۆی بوو، بەڵام جارێکی تر سەرکەوتنەکانی وەستێنرایەوە. خاوەنی 14 خاڵە و هەردوویانە لە پلەکانی 5ەم و 6ەممانەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیان.